بەپێی ئامارەکانی سەندیکای ڕۆژنامەنووسان هاوشەوەی ساڵی ڕابردوو ساڵی 2021 ساڵێکی پڕ لە پێشەلکاری و بەرتەسکردنەوەی ئازادی کاری میدیایی بووە. ساڵی 2021 لە کوردستان 79 حاڵەتی پێشەلکاری لە بەرامبەر 187 ڕۆژنامەنووس و دەستگای ڕاگەاندن تۆمار کراوە. لەو ژمارەیە 186 حاڵەتی پێشەلکاری بەرامبەر ڕەگەزی نێر و یەک حاڵەتیش بەرامبەر ڕەگەزی مێ ئەنجام درراوە. ژمارەی ئەو حاڵەتە پێشێلکاریانەی لە ساڵی 2021 بۆ 79 حاڵەت بووە. ژمارەی ئەو ڕۆژنامەنووس و دەستگایانەی پێشێلکاریان بەرامبەر کراوە 187 ڕۆژنامەنووس و دەستگا بوون. بە پێی جۆری پێشێلکاریەکان دەستگیرکردن 7 حاڵەتمانە بووە، ڕێگەنەدان و جیاکاری 31 حاڵەتمانە بووە، هێرش و سوکایەتی 22 حاڵەتمانە بووە، لێدان 4 حاڵەتمانە بووە، هەڕەشە 2 حاڵەتمانە بووە، داخستنی نووسینگە و کەناڵ 3 حاڵەتمانە بووە. ئەو ڕۆژنامەنووسانە ژمارەی ڕۆژنامەنووس و دەستگاکان کەم پێشێلکاریان بەرامبەر کراوە، 35 ڕۆژنامەنووس دەستگیر کراوە لەم ساڵە، 61 ڕۆژنامەنووس ڕێگەی لێگیراوە و جیاکاری بەرامبەر کراوە، 79 ڕۆژنامەنووس هێرش و سوکایەتی بەرامبەر کراوە، 5 ڕۆژنامەنووس لێی دراوە، 4 ڕۆژنامەنووس هەڕەشەی لێکراوە، 3 نووسینگە و کەناڵ داخراوە کە لە ڕۆژئاوای کوردستان بووە. بەپێی راپۆرتەکەی سەندیکای ڕۆژنامەنووسان زۆرترین حاڵەتەکانی توندوتیژی و پێشەلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسانی کەناڵی پەیام کراوە کە بەردەوام لە کاتی ڕووماڵی ڕووداوەکان ڕوبەڕووی هێرشی هێزانیەکان بوونەتەوە. ڕێخەری گشتی سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان دەڵێت کاری سەندیکا نابێت تەنها ڕاگەاندنی ئامار بێت، دەبێت جەوهەری یاسای کاری ڕۆژنامەنووسی بەهێز بکات و بەکردار مافەڕەوەکانی ڕۆژنامەنووسان پارێزگاری لێ بکات. ئێستا ئێمە لە ناوم قاعەیە راپۆرتێکمان بینی کە راپۆرتی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە. ئەم سەندیکایە تەنها ئیشی ڕەسەدکردنە، واتە چەند ڕۆژنامەنووس پێشێلکاری بەرامبەر کرا بخرێتە ڕوو باش، چەند ڕۆژنامەنووس تەدریب کرا، تەدریبی پێکرا هەر تەدریب، چەند ڕۆژنامەنووس لە مەحکەمە لەگەڵی وەستاون سەندیکا و چۆن مراقبەی دەستگاکانی میدیای کردووە لە جێبەجێکردنی یاسای ڕۆژنامەگەری کە ئەم سەندیکایە ئیشی ئەوەیە کە لە عەقدەکان بکۆڵێتەوە، نوسخەیەکی عەقدەکانی لابێ، ڕۆژنامەنووس نەچەوسێنەوە لە ناو دەستگاکانیان، ڕۆژنامەنووس دەرنەکرێن، ڕۆژنامەنووس ئیجازەی هەبێ، ڕۆژنامەنووس موچەی باشی هەبێ، موچەی نەبڕێ. هیچی کردووە ئەم سەندیکایە، من پێم وایە لە دواوەیە لەم مەوزوعانە. ئیشی سەندیکا تەنها ڕەسەد نییە، تەنها ئەوە نییە ژمارەمان پێ بڵێ، ئەبێ ئەم شتانێشکە. سەندیکای ڕۆژنامەنووسان دەڵێت خۆشیان لە ئەدای کاری خۆیان زۆر ڕازی نین، بەڵام ئەوانیش تا ئەو ئەندازایی دەستکراوە بوون هاوکاری ڕۆژنامەنووسان بوون. لەو بڕوایم کە ئەو جێگەی گلەی و نیگەرانیەکان لە شوێنی خۆیەتی لە 100% نەیتوانیوە بابن لە ئاستی داواکاری خواستەکانی ڕۆژنامەنووسانە بێ، بەڵام بتێوە نەتەوەیە تاکە سەندیکایە کە بە شێوازی یاسایی بەرگری کار بێت لە ڕۆژنامەنووسان سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە. ئەمەیە واقعی حاڵەکە و بیرشت نەچێ ڕنگدانەوەی سیاسی و ژینگەی سیاسی و ژینگەی کۆمەڵایەتی ناوچەکە بەسەر سەندیکای ڕۆژنامەنووسانی شەوە دیارە. ئێمە ناتوانین بە دەربین لە ئەو ژینگەی کە ناوچەکەی گرتووە، بەڵام کەم تا زۆر هیوادارم و ئەش وایە سەندیکای ڕۆژنامەنووسان زۆر لەمەی ئێستا کە ئەنجامە درێت چالاکتر و ئەکتیڤتر بووە. ڕۆژنامەنووسان پێیان وایە بۆشایی یاساییەکانی کاری ڕۆژنامەنووسی پڕ بکرێتەوە و کار بە یاسای ژمارە 35 ساڵی 2007 بکرێت و مافەکانی ڕۆژنامەنووسان لەلایەن سەندیکاوە زیاتر دەستەبەر بکرێت. هاوکات دەستگا پەیوەندیدارەکان و بەتایبەت هێزەمنیەکان پابەند بکرێن با ڕێزگرتن لە پیشەیکاری ڕۆژنامەوانی و جیاکاریەکانیش نەهێڵدرێن، چونکە ئەوەی بەردەوام چەند بارە ڕوودەدات پێشەلکاریەکی زۆر و چارەسەر نەکراوە بەرامبەر با ڕۆژنامەنووسان. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.